کراسەکە دڕیا بە قەو قرانی یاخوا بیگەینی یەک بازرگانی کراسەکە دڕیا بە قەو قروشی یاخوا بیگەینی هاچە فروشی سڵام عەرزەکەم لە خەمەتدانا بینەندگان عەزیز و خۆشەویستی بەرنامەی مسابقە و سەرگەرمی بەنامەی شاد هاینە خەمەتدانا ئیشەڵا لەم بەنامتان ئستفادەگەل فرە بووان هاینە خەمەت چەندانە لە شاعرگەل جوان و عەزیزمانە هاتنە بۆ ئەم بەنامە لەم بەنامە مسابقە شرکت دەکەن کە بە سوورەت مشاعرەیژە خب جنابالی خود معرفیکە بۆ دووربینە بەڵێ سڵام عەرز دەکەم لە خەمەتێوە بینەندەوە لە عەزیز و خۆشەویستە من ئای نەسری پور نەفەر دووەم نامە نوشتم بافووسە چایی بینەندەی عەزیز هەر کوجایی منیش وەزنم وەز فەرموو جنابالی منیش خوشحاڵم هەمە خەمەت بینەندەگەل عەزیزە قافیەم کافیە جنابالی عەرزەکەم لە خەمەت بینەندەگەل عەزیز من خانم شاعری خب بەخێر بن یاخوا ئامادەن ئامان خب لێرە هەر کەتانی تا ئاخر تەکمنا مشاعرەکە یانی شێعرەکانی تا ئاخر بتانی شەرگەلێ دروست و قەشەنگ بێژی بەرەندەی مسابقەکەمانە دادێ بینەندگانە عەزیز هاینە خەمەتانە شێعرەکان شروعەکەین مەستورەیان بر بە دایرە و دومەک مەستورەیان بر بە دایرە و دومەک ئەوە دیقت بێت کوڕ میرزا مەڵەک چی کەم بێ کەم بچوو لە بەرماڵمانە ئەوە ڕاستەکەی دەرم کە لەقم میم هەڕێکی نە میمە میم هەو شعر و ماڵێک هاوەبان پەنجەی پاتەوە ئاوا و ئاوا لەبیر ئەواتەوە وەبا هاتکە بینەندگان عەزیز میوەکانتان بشۆرنەوە سەوزی مەخۆن با نەخۆش نەکەفن نون نان خۆمە و کوزەڵای کانی مێمانی هەی مێمانی باریکەڵە خانم شاعری خب مێمانی هەی مێمانی ئاوەستە لە ڕووی ئاوی یە بیانێ قبولی ناکەین نی ناڵاکە و بەرزە مەیە لە دیوار دڵ هەر دانێکە و نەیە بە هەزارە ڕێوات شعر بێژن بۆ شعرە وە شعرە ڕێوات ساکت بە با نامە دەم تا چ دیان هات ناو دەم تاوی خەمە ناو دەمت سەریع کەی ئازار موری کە دانە کەشەت تزان دارد و تانە شیرین خۆشەت ساکت بوون بەرە مناڵمان خەفتیە خەفتیە هەی لاوە بەرخەکەم لاوە هەنی وەشە چەقو بەرکەم لاوە وازووکەن مینیبوسەکە چووە بێن سوار بن ئای نان خۆمە و کوزەڵای کانی مێمانی هەی مێمانی یەواز چاوەگەم بەرچشمێ بەدانەت عینەکەکانە لاوە بە بیوێنم جەماڵەوە لاوە لە بەرماڵمانە تێمە خوارەوە بۆت من خەلەبانم مێمانی هەی مێمانی یاخوا لە ماڵاوان ماڵ میمکم ئیمشە بچین بۆ ماڵیان ئەرێ نۆ نەفەری گەوین میم کە خەبەت نەخۆی وەی ئیمشۆنێن بۆ ماڵمان مێمانمانەت بیخەنە سۆزیشە و وریشەگیان نان خۆمە و کوزەڵای کانی مێمانی هەی مێمانی کامی بوچکەکە یاخوا دو نقطە هەی برا هەی خۆشەڕم وشتە دەنازە بووی سوزیای براکەم توی سوزیای هەلە بینم دوانە ئایسا جایزە هەلە بینم دوانە ئامادەن دانێ شەرت بدان بخوێن بۆ زوو پشتە لەمە بچن هەر خۆم خازم کرد نەومە باخەوان خەلاص بووم لە دەست شەونوقسی شەوان نامۆ بگری ئەمە هایتەکوی مانەمە میواماتی چای دەمکە کەیوان و گیانان خۆمە و کوزەڵای کانی مێمانی هەی مێمانی چەنێ سوزیان قوربانگیان خۆ سوزیان بوومە بۆرانی سوزیان ناوە لێ فۆ ناوێت نەخۆربانگیان جنابالی بەرەندە بوو خانم مشاعرە خانم شاعری تشکرتان دەکەین بینەندگانە عەزیز ئەمی شەوی شعری بوو شاد و بە قەول معروف خۆش و سەرگەرم کننده بوو ئێوە
چۆ دادێ خۆ سوا بوویتر خەسەنەوە شەوتان بەخێر یاخوا تا بەرنامەی تر گلەیەکتان بنیش نەخۆش